ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران دەمانەوێت لێرەوە دەست پێ بکەین ئەوەی تاوەکو ئێستا هاتووە بەرەو کوێ دەڕوات بەرەو کۆتاییەکەی دەڕۆین یاخود تا دێت گرژەکان لە نێوانیاندا زیاتر دەبێت و هەردوو لا زیاتر عەرزی عەزەڵاتی خۆیان دەکەن. تا ئێستا هیچ ئاسۆیەک دیار نییە بەڕاستی بۆ کۆتایی هاتنی ئەم شەڕە و سیناریۆکانی کۆتایی هاتنی ئێران ڕەتی دەکاتەوە تەسلیمی ئەو داواکاریانە بێتەوە ئەو مەرجانە بێت کە ئیسرائیل و ئەمریکا ئەوێ بیسەپێنێ بەسەر ئێراندا. بۆیە لە حاڵەتێکی ئاوادا زەحمەتە پێشبینی تەواوەتی جەنگەکە بکەین کە ئایا بەم زوانە کۆتایی دێ یا کۆتایی نایە. بڕیاری جەنگەکە ئیسرائیل و ئەمریکا و بە تایبەتیشی دۆناڵد ترەمپی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیارەکەیان داوە و ترەمپیش خۆی کەسێکی بەڕاستی خەیاڵیە کەسێکی بازرگانە یعنی هەر ڕۆژێ قسەیەک ئەکا هەر ڕۆژەی بڕیارێکەدا بۆی هەیە لە دۆخێکی دیاریکراودا لە پڕێکە بڕیاری وەستاندنی جەنگ بدات و زۆر جار ئاماژەشی بەوە داوە کە ئەمریکا سەرکەوتوو لەم شەڕەیە و ئێمە توانیمانە هەموو توانەکانی ئێران لە ناوبەرین وەکو ئاماژەیەک بەوەی کە ئەگەر ڕۆژێک بڕیاریدا بۆ ڕاگررتنی شەڕەکە بڵێ ئەمە سەرکەوتوو بووینە هەموو ئامانجەکانی کە پێویست بووە ئامانجەکانمان پێکاوە و ئێستا کاتی ئەوەیە شەڕەکە ڕابگرین.